بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان چەند بەرپرسێک بە شێوەیەکی نایاسایی گومرگ لە هاوڵاتیان و کاسبکاران وەردەگرن. تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی گرنگی نەناوە بۆ ڕاگررتنی وەرگرتنیە و گومرگە نایاسانە لەلایەن چەند بەرپرسێکەوە. بە میوانداری بەڕێز عەلی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. چەند بەرپرسێکی باڵای پارتی و یەکێتی بەنایاسایی گومرگ لە خەڵک وەردەگرن. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی چەندین بیرە نەوت لە ناوچە جێناکۆکەکان چەند بەرپرسێکی پارتی و یەکێتی بە شێوەیەکی نایاسایی گومرگ لە خەڵک وەردەگرن. بەپێی بە دوواداچوونەکانی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان بە دوو جۆر گومرگ بە شێوەیەکی نایاسایی لە خەڵک وەردەگیرێت. جۆری یەکەمیان بریتیە لە وەرگرتنی گومرگ بە شێوەی نایاسایی لە چەند بازگەیەکی نایاسایی لە نێوان شارەکانی سلێمانی کەرکووک، هەولێر کەرکووک، دهۆک مووسڵ، هەولێر مووسڵ. بەپێی بە دوواداچوونی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە 5 شوێن لە دەواازەی شارەکانی دهۆک، هەولێر، سلێمانی کەرکووک گومرگی نایاسایی لە هاوڵاتیان وەردەگرن و پارەکەشی بۆ حکوومەتی هەرێم ناگەڕێتەوە. لیژنەی دارایی لە یادداشتێکدا ناوی شوێنەکانی دیاری کردووە کە ئەمانن: لە نزیک پردی خازر، لە نێوان تەقتەق و ناحیەی شوان نزیک پردی شیوە سوور، لەسەر ڕێگای سەرگەران دیەگە، بازگەی تاسڵوجە سلێمانی بە ناوی دڵنیایی، نزیک فشخابور بۆ سنووری سووریا. لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە بەدواداچوونەکەیە ئەوەش یاشکرا کردووە لە خاڵە سنووریەکانی ئیبراهیم خەلیل، باشماخ، حاجی ئۆمران، پەروێزخان چەندین کۆمپانیا دانراون بە ناوی پشکنین و سۆنەر و نەقڵبەری و ڕێخستنی ئۆتۆمبیل و گەراجانە. مانگانە چەندین ملیۆن دۆلار کۆ دەکەنەوە و بۆ خۆیانی دەبن. وەرگرتنی گومرگ بە شێوەیەکی نایاسایی بە ناوی کۆمپانیا و هاوکاری بۆ پێشمەرگە لەلایەن چەند بەرپرس و کۆمپانیایەک کاریگەری خراپی لەسەر کاسبکاران دروست کردووە و لە هەمان کاتدا ئەبێتە مای گرانبوونی شتومەک لە بازاڕدا. حکوومەتی هەرێمیش تاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی عەمەلی نەناوە بۆ ڕاگرتنی ئەو کارە نایاساییە. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک عەلی زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە چەند ڕۆژی ڕابردوویە وەکو چەند ئەندامێکی لیژنەی دارایی بە دوواداچوونتان کرد بۆ مەسەلەی وەرگرتنی گومرگی نایاسایی لە کاسبکاران و هاوڵاتیان. بەچی گەشتن لەو بە دوواداچوونانەدا؟ بۆم دەرفەتە دیارە من ماوەی 2 مانگە بە وردی خەریکی ئەم بابەتەم پێشووتر بە تەنیا نامم بۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ناردووە. زۆر بە وردی باسی هەموو ئەمانەم تیا کردووە. دواتر لەگەڵ چەند هاوڕێیەکی بەڕێزا سەردانی بازگەی خازرمان کردووە. زانیاری مەیدانی و عەمەلیمان لەسەر بازگەکان زۆر کۆ کردووەتەوە و دوجار هەم دیسانەوە بە فەرمی نووسراومان ناڕاستە کردووە. بەڵام وەکەوەی کە ئیتفاقێکی یەکێتی و پارتی هەبێت بۆ وەرگرتنی ئەم پارانە تا ئێستا هیچ شتێکی جدی نەکراوە. بەڵێ ینی وەرگرتنی ئەم پارانە دابەسە بێ بەسەر دوو شتە، دوو بەشە ئەگەر یارمەتیم بی. بەشێکیان بە تەواوەتی گەندەڵی نایاسایی سەرانە زۆرە ملێ هەرچی ناوەنێ لە یاسا دەرچوون ئەوەیە. ئەمە بریتە لەوەی لە کۆمەڵێک بازگە کە داخلی لە هەولێر دەرەچی یاخود لە دهۆک دەرەچی بە ئاراستەی ناوچەکانی تری عێراق، لە سلێمانی و لە دەرەچی بە ئاراستەی کەرکووکە لێ بازگە دانراوە بە ناوی جیاوازەوە پارە وەرەگیرێت. بەشێکیان ئەوەی ئەم سنوورەی پارتیە بە ناوی کۆمپانیای کۆریدۆرەوەیە. بۆ نمونە تەنکەرێکێت 1200 دۆلاری وەرەگیرێت، مس 400 دۆلاری لێ وەرەگیرێت. هەموو کاڵایە کە داخڵی ئەبێت و دەڕوات پارەیەکی لێ وەرەگیرێت. لە کابینەیەکیان داناوە، نەوەسڵی حکوومەتی هەیە، نەڕەبتی بە حکوومەتەوە هەیە. کۆمەڵی خەڵکن ڕۆژانە سەر بە لووتکەی دەسەڵاتن دیارە لە پارتی دیموکراتی کوردستان. ئەگینا مەکتەب سیاسیش ناتوانێت شتی وا بکات. ڕۆژانە 100,000 دۆلارە خەنە باخەڵیان و ئەیبان. ئەمە بۆ بەهۆی بارگرانیەکی گەورە لەسەر هاوڵاتیان. بۆ نمونە لە نێوان تەقتەق و ناوچەی شوانە لووتکەی دەسڵاتی یەکێتی بە ناوی هاوکاری هێزی پێشمەرگەوە پارە وەرەگرێت.
بۆ نمونە پێشەوەی داخلی سلێمانی بی بە ناوی دڵنیاییەوە تەمینی دڵنیایی ئیجباری خەڵکەکرێت پێرێمە حملەیەکی گەورەمان کرد لەگەڵ پارێزگار ئاسایشا قسەمان کرد گەشتە ئەوەی هەر گەشتیارێکیش داخلی سلێمانیە بێت 10,000 لێ بسێنرێ ئەمە وای کرد کە گروپە گەشتیارەکان نێنە سلێمانی بە هەزاران کەس بێکار بێت چەندین ئوتێل بێکار ببێت چێشخانەکان بێکار بن ئەمانە دوای 16 ئۆکتۆبەر دوای تەسلیمکردنی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان دەستیان کردووە دوای ئەوەی دەستیان کەمێت لە نەوت بەر بووە دەستیان کردووە بەم گەندەڵی و دسیە بەشی دووەمیانەوەیە بەشی دووەم لە مێژە بەردەوامە و من چەندین جار باسم کردووە ئەمانە ڕاستە ڕێکەوتنێکیانەیە لەگەڵ حکوومەتە بەڵام احتیکارە کۆمەڵە کۆمپانیای زۆر بە ناوی پشکنین بە ناوی سۆنەر بە ناوی تەفتیش بە ناوی نەقڵبەڕی لە خاڵە سنووریەکان پارە لە خەڵک وەرەگرن بەشێکی ئەمانە کارەکان بۆ نمونە کۆمپانیای پشکنین ڕاستە مختەبەراتی داناوە پشکنینەکات بۆ ئەو کاڵانێکێت بەڵام مەسەڵەن منە پرسم بۆ بەتەنیا بە چەند کۆمپانیا دراو بۆ دراوە کێبڕکەوە بۆ ئایا حکومت خۆی نێتوانی ئەمە بکایینتر بەڵام بەشێکی تریان هەر هیچ ناکەن مەسەڵەن کۆمپانیایەک هەیە ناوی داهۆڵە بە ناوی تەمینەوە پارێکی زۆر لە خەڵک وەرەسێنێ کۆمپانیای ترێ بە ناوی سۆنەرەوە پارەی تر ینی کۆمپانیا هەیە بە ناوی ڕێخستنی سیارەوە پارەوەرەکەەوە تا دواتر ئەمە بەڵام هەشە مەسەن هەشە تا ڕادەیەک حەقە گەراجانەیە گەراجێکی کردووە بەکرێ مانگانێ ساڵانەیە داتە حکوومەت ئەمە ڕەوایەتیوینی تێە بەڵام ئەتوانین بڵێن کۆی دۆسیەی ئەوەی کە لە خاڵە سنووریەکان بەڕێوە چێ و ئەوەی بازگەکانەوە هەر لێگەڕێەوە دزیەکی فەزیحە ئەوە گەندەڵیەکی تەواوە احتیکارێکی زۆری تەیە گەندەڵیەکی زۆری تەیە سیستەمی تەندەرین و بەچاوڕوویان بەڵێ بۆچی بەرەزت پێ دوایە کە ڕێکەوتنێکێ لە نێوان هەردوو هێزەکە بۆ نمونە بۆ وەرگرتنی و سەرانەی بڵێن گومرگ و کە بەرەز ناو نەسەرانە بە شێوەیەکی نایاسایی لە خەڵک بەڵێ کاکین هیچ هاوڵاتیەک هیچ بەرپرسێک هیچ فەرماندەیەکی سەربازی ناتوانێت خۆی خاڵێکی سنووری دانێ کۆمپانیایەک دانێ لە ناو جەرگەی بازگا لە ناو هێزی ئاسایشە لە ناو سەنگەرەکانی هێزی پێشمەرگا هەر بار ڕۆژانە سەدان و هەزاران ئۆتۆمبیل بەواتەیە پەڕن هەر بار هەڵگرێک $1000 $500 400 لێسێنێ کەس ناتوانێ ئەمە بکە ئەگەر لووتکەی دەستنات نەبێ و ئەگەر نەشیان زانیۆ دوو مانگەیەمە بە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی مانوتووە بۆ حەلیان نەکردووە ئەمە نیشانەی ئەوەیە باڵێ بە ئیتیفاقێکی سیاسی کراوە بە ئیتیفاق بەربوونەتە گیان و ویژدانی ئەو خەڵکە بەڵێ ینی ئەو لایەنە یاخود بڵێن ئەو کاسبکارانە کامەنن کە بلیان وەردەگیرێ ئەو بڵێن گومرگە ئایا ئێستا بۆ نمونە دوو جار گومرگ دەکرێن لە بازگای یاسایەکە و لە بازگەیەکی ناسایش کە بڵێ ئەمە گومرگ نییە بەڵێ ئەمە گومرگ نییە ئەمە گومرگ نییە ئەمە سەرانەیە ئەمە ڕوتانەوە و چەتەگەریە گومرگ بە قانونە گومرگ لە تعریفەی گومرگیا دیاریەکرێ گومرگ پارەکەی بۆ دەوڵەتە ئەمە تۆ گومرگ لە ناوخۆی دەوڵەتە دانانرێت گومرگ لە ناو شارەکانە دانانرێت گومرگ لە بازگەی داخڵبوونی شارەکانە دانانرێت تۆ کەسێک هاتووە بە 4 چەکدارەوە و دانیشتۆ و کابینەیەک و وەڵا لەولاوە قەپانێکی داناوە بۆ نمونە بزانێت تۆ چەند تەن کاڵاو پێیە پارەی قەپانەکەش لێسێنێ دوایڵێەوە نە کاڵاو پێ پارەیەویشی لێسێنێ ئەوجا ئەڵێ بڕۆ پارەکەش بۆ کۆمپانیاکە ئەمە گومرگ نییە گومرگ شتی قانونیە و دەوڵەتێکە بەڵێ یعنی ئەوەی کێوە سەردانی ئەو ناوچانتان کرد هێزی چەکدار بوو کە بە زۆر پارەی لە خەڵک وەردەگرەوەی کێوە لە ماوەی ڕابردوو سەردانی چەند ناوچەیەکتان کرد لیژنەیدارە بە دڵنیایی سەیریکە بە ناوی کۆمپانیاوەیکەن کاک حەکیم برای بەڕێزم بە ناوی کۆمپانیاوەیکەن بەڵام کۆمپانیاکە کوێیە لەو بازگەیە کە هێزی چەکداری لێیە ئاسایشی لێیە لە نزیک ئەو میحوەرەیە کە بەرامبەر حەشتی شەعبی وەساوە لەویایە و ئێمە کە ڕۆشتین وتیان ئێوە مخالفن هاتوون بۆ ئێرە وتمان بۆ وتیان ئەمە ناوچەی سەربازیە و ئەمە سەنگەرە و بەرامبەرمان ئەوێ دەڵای کاکە ئێمە بۆ شوێنی هاتوون پارە لە خەڵک وەرەگرێ بۆ سەنگەر و ئەمانە ناتین واتە چوینە و شوێنەی کە میحوەری لێبوو بەڵێ ئەی ئەو لە بۆ نمونە چ شتێک گومرگ دەکەن پارە لە چ شتێک وەردەگرن ئێستا بۆ نمونە لە چەند جۆر کاسبکار ئەوەی کە هەموو شتێک
بۆ نمونە هەرچی کاڵای پێ بێ لێی وەرەگرن لە نەوتی وەرەگرن لە برنجی وەرەگرن لە شەکری وەرەگرن لە ئاسنی وەرەگرن لە نیسکی وەرەگرن تەنانەت لە مەڕ و بزنیشی وەرەگرن لە هەموو شتێ وەرەگرن. بەڵێ ئەی بۆتان دەرنەکەوت چێن وەکو بەرپرسی باڵا کە ئەنی ناوشتەکانیان لایەوە هەیە کە بە دووادا چونتان بۆ کرد کاک حەکیم بەرپرسی باڵا پێتەڵێم مەسەلەن پێتەڵێم یعنی زۆر باسحی ئەڵێم بۆ نموناڵێم لە سنووری هەولێر بە ناوی کۆمپانیای کۆریدۆرەوە وەرەکی دێت ئەمە کێ ئەتوانێت لە سنووری هەولێرا ڕۆژانە من لە تۆ پرسم من بزەبت یعنی ئەگەر ناوێکی دیاریکراوم لا نییە بڵێم کۆمپانیاکە بە ناوی فلان کەسەوە بەڵام منطق ئەڵێم کێ لە سنووری هەولێرا ڕۆژانە ئەتوانێت $100,000 کۆ بکاتەوە دڵنیا بە مەکتەب سیاسییەکیش ناتوانێت وەزیرێکی شەو دەسەڵاتی نییە ئەبێ لووتکەی دەسەڵاتی پارتی دیموکرات بێ ئەینا خەڵک چۆن نەتوانێ ئەمە بکە بەڵام کاتێک کە سەرۆکی حکوومەت بێدەنگە لەمە بەرچاوە عنیتر گومانەکە گەورەترە بێت بە بەرچاوی سەرۆکی حکوومەتەوە 100 جار حەیە عەلە سەڵات پێمان وتووە گومانەکە گەورەترە بێت لە سنووری یەکێتیە یەکیان بە ناوی کۆمپانیای دڵنیاییەوە کرێت و بەشێکی تریان مناڵی چەند مەسوولێکی عەسکەری و ئەمنی یەکێتین لەگەڵ خۆیانە تەبعاً بە پشکەیکەن بەشێکی تریان لە ئەوەی تەختەق و کەرکووک بە ناوی هێزەکانی دەوروبەری کەرکووکەوە پارە لە هەمووی کەسێک بە ناوی پێشمەرگەوە وەریەگرن یعنی پێشمەرگەی داماو 95 ڕۆژێک موچەی وەرگرتووە 95 ڕۆژە یەک موچەی وەرگرتووە باشە زیاتر لە 3 مانگە پێشمەرگەیەک موچەی وەرگرتووە ئێستا دێن بە ناوی ئەو پێشمەرگانەوە بۆ ئەوەی ناشرینیان کەن سەرانە لە خەڵک وەرەگرن و پارەکەش بۆ پێشمەرگەن بەڵێ بەڵام وازە حەکێتر خۆمە پێمان وایە خۆمانە خەڵەتین باشە بەس سەرۆکی لیژنەی دارایی من گوێم لە لێدوانێک بوو کە وتی ئەو گومرگە یاسایی کە وەردەگیرێ بەرپرسی باڵای یەکێتی پارتی وەتەنەت باسی گۆڕانیشی کرد کە بەرپرسی باڵای گۆڕانیشی تێدایێت کاک حەکیم گومرگی نایاسایی ئەمە گومرگ نییە هەر ئەمە سەرانەیە ئەمە دزیە ئەمە گەندەڵیە لە بازگەکانەکرێت خەڵکی کوردستان نەزانێ بازگەکان بەدەست گۆڕانەوە نییە گۆڕان هێزی ئاسایشی نییە گۆڕان هێزی پێشمەرگەی نییە گۆڕان فەرماندەی نییە تا بازگە دابنێ وەکێی تایەبان بڵێ بەڵام ڕەنگە لە خاڵە سنووریەکانە کەسێک کە بێ گۆڕان بێ بۆ نمونە گەراژێکی گرت بێت لەیان گری گۆڕان بێت گەراجێکی گرت بێت لە حکوومەت ئێستا پارەی گەراجانە وەرگێ یاکێ لەو کۆمپانیا پشکنینانە ئەوەی کە فەحسی مادەی کوالێتیەکە و حکوومەت خۆی گرێبەستی لەگەڵا کردووە نزیک بێ لە گۆڕانەوە بەڵام بە دڵنیاییەوە ئەوانەی لە بازگەکانە بە زۆر و بە زەبری هێز و خاڵە سنووریان داناوە هیچ ڕەبتی بە گۆڕانەوە نییە تەنانەت ئەوانەی لە خاڵە سنووریەکانیشا ئەگەر خەڵکی گۆڕانن با گرێبەستیشیان هەبێت لەگەڵ حکوومەتە با بە قانونیش کردویانە ئێمە لێرەوە داواکەین ناقانونی بۆ کەس دەکرێ پێویستە بەشێک ئێمە هەرەبێ هەڵوەشێتەوە ئەوەشی پێویستە لەوێ بمێنێتەوە ئەبێ بە تەندەر بکرێت و ئەبێ بە منافەسە و کێبرکێ بکرێت بزوتنەوەی گۆڕان وەکو حەزب وەک نەپارەی دزیەوێ نەپارەی حرامێوێ نەشتی زۆرە ملێوێ با ئەمە ببڕێتەوە بەڵام بە دڵنیاییەوە ئەوەی لە خاڵە سنووریەکانە دڵنیا بن لەوەی هیچ ڕەبتی بە گۆڕان نییە لەبەرەوەی هەموو کەسە زانێ بازگەکان بەدەست هێزی ئاسایشەوەیە هێزی ئاسایشیشی پارتی وێکێتیە یعنی زۆر زۆر ڕوونە و میحوەرەکانیش هەمومان نزانین بەدەسەر ئەوانەوە بەڵێ زۆر باشە بۆ مەسلەی ئێوە بە فەرمی پەیوەندتان بە حکوومەتەوە کردووە بۆ نمونە سەرۆکی حکوومەت جێگرەکەی یاداشتان پێداون یاخود هیچ ڕێگایەکتان گرتۆتە بەر بۆ ڕاگررتنی ئەم حاڵەتە نایاساییە کە ئێستا هاوڵاتیان باجەکەی دەدەن من لە 2 مانگ پێش ێستا 2 مانگنی و پێش ێستا ڕوبەڕوو لە کۆبوونەوەیەکە لە تەلاری پەرلەمان ڕوبەڕوو بە سەرۆکی حکوومەتم وت بە چەندین ناوی جیاواز خەریکی وەرگرتنی پارن لە خەڵک ئەم پارانە بۆ خەزێنەی دەوڵەت نییە ئەبێ بەهۆی گرانبوونی کاڵا زیانگەاندن بە بازرگانەکان و دۆخی کوردستان و دواتر بەنامەی ڕسمی بۆم ناردن بە تەنیا دواتر لەگەڵ 3 هاوڕێترما یاداشتی ڕسمیمان بۆ نار بەڵام ئەمە هی خۆیانە کاک حەکیمیانی هی خۆیانە ینی کەسێک هەیەش خیشتەی خۆی بێ و نیکە ینی ئەکرێت کەسێت بازگەدانی هەموو ڕۆژە $100,000 کۆکاتەوە سەرۆکی و جێگری سەرۆکی حکوومەت ئاگایان لێ نەبێ وەڵا ئەگەر ئاگایان لێ نەبێت لەسەرەوە بێ محکەمە بکرێن
ساڵێکە لە وڵاتەکەی تو خەریکی تاڵانکردنی خەڵکە تو ئاگات لێ نییە بە دڵنیاییەوە ئاگیان لێ پێمان وتون بێ هەڵوێستیان نیشانەی شەریک بوونیانە. بەڵێ ینی پێدوای شەریکن لەم پرۆسەیە ئەی بۆ بێ هەڵوێستن من کە شەریک نیم بۆ دوومانگە ڕۆژی 4 جار قسەی لەسەرەکەم. بەڵێ ئینی تا ئێستا هیچ چەنگاوێکی عملیان نەناوی چیان نەکردووە؟ تەنیا دوێنێ پێرێ ئێمە قسەمان لەگەڵ پارێزگارا کرد و لەگەڵ کۆمەڵی مەسئولی ترا هاتینە سەرخەت یەکێ لەو دڵنیاییانە لابرا لە بانی مەقان کە بە زۆر پارەی لە خەڵک وەرەگرت پێم وایە لە یەک دوو شوێن نەک لە خازر و نەک لە سەرگەڕان لە یەک دوو شوێنی تر لە هەولێر لە دەوروبەری هەولێر لەوێش لابراوە بەڵام یعنی قەرارێک نییە بۆ هەڵگرتنی هەموو. بەڵێ ئەی وەزارەتی پێشمەرگە ئەرکیی ئێستا بوون و منەبەرەز وتت بەشێک لە مەسەلەی ئەو گومرگە نایاسایە بە ناوی هاوکاریکردنی پێشمەرگەوە وەردەگیرێت کە پێشمەرگە لە بارودۆخێکی زۆر خراپدایەوە کەمترین موچیانەوە موچەشیان پێ نادرێت لە کاتی خۆیان. والله ئێمە پێ بوتی ئەمە بە ئیتفاقێکی پێشوەختی حزبی هەموو ئەمانە من ئەو وەسڵانم بڵاو کردەوە حزەکەی دواتریشم بڵاوەکەینەوە بۆیەوە شوێنەرم بە ناوی هێزەکانی دەوروبەری کەرکووکەوە لە نێوان تەقتەق و ناحێشوانە پارە لە خەڵک وەرەگرن بە ناوی هێزی پێشمەرگەی دەوروبەری کەرکووکەوە چۆن پێشمەرگیان عیبدار کرد لە کەرکووک ئێستا شایانەوەی عیبدارکردی کردن و بە ناوی ئەوانەوە پارە بخۆن. بەڵێ وڵاویشمان کردەوە ینی بەڵام بەداخەوە نەوەزارەتی پێشمەرگە و نەیج مەسئولێک کە شەو ڕۆژ ئەڵێن وەڵا پێشمەرگە جێگەی شانازیە و ڕەمزی نەتەوە ئیمانە و بەدەنگ ناتن بەڵام ئازان بۆی بە ناوی پێشمەرگەوە ئەم دزی و تاڵانیە. بەڵێ بەڵام ئەمڕۆ بەرپرسێکی باڵای سەربازی باسی لەوە کردبوو هیچ جۆرە هاوکاریەک بە ناوی پێشمەرگە لەو ناوچانەوە وەرناگیرێ. ئیجا کاک حەکیمیان حەزێکەی ئێوە تەلەڤیزیۆنەکە وابزام ناردیشتان بەیانیش بینێرن ئێستا حەزێکەی من 100 وەسڵتەیەمێ یعنی پارە لە خەڵک وەرەگیرێ هەر بار هەڵگرێ پارەیەکی لێ وەرەگیرێت بە ناوی وەسڵێکی درێتێ لەسەری وەسڵەکەەوە نووساوە هێزەکانی هاوکاری هێزەکانی دەوروبەری پێشمەرگەی دەوروبەری کەرکووک. بەڵێ چی بکەین ینی خۆ بە قسەی فەرماندە نییە. بەڵێ ئەی ڕێگەچاری ڕێگەچارێک نییە ئێستا بۆ نمونە بێ ڕێگەچارەیە ئەمە ئەگەر سەرۆکی حکوومەت و جێگرێک کە بەڕێز تایەکێتی و پارتی لە حکوما بن من پێم وایە تایەکێتی و پارتی لە حکوما بن دزیکردنی نەوت پارە هەڵگرتن لە بانقی تایبەتە نەدانی موچەی پێشمەرگە و مامۆسا و فەرمانبەر سەرانە وەرگرتن لە خەڵک زیاد نەکا کەم ناکات. بەڵێ یعنی پێم وایە تر بە 27 ساڵە گەر تێنەگەشت بین لەوەی کە ئەمانە چۆن حکومەکە خەیاڵ پڵاویە پێت وایە لەسەر دەستی ئەمانەوە ئەم دزی و تاڵانی ڕابچی. بەڵێ ئەی لە ڕێگەی عێراقەوە ناتوانن هیچ بکەنەوە لە ڕێگەی یاسایان لە ڕێگەی عێراقەوە بە دڵنیاییەوە ئێمە هەوڵی خۆمانە دەین لە چەند ڕۆژی ئایندا بەڵام ڕەنگە تا ئێستا پێمان خۆش نەبوو بێ عێراق لە هەندێک شوونی ناوخۆی هەرێمی کوردستانە تەدەخولکە بەڵام بەداخەوە سیاسە شکست خواردوەکانی ئەمانە ئەم دزی و گەندەڵیانە ناچارمانەکەنی عنی پەنا بۆ هەموو ڕێگەیەک بەرین. بەڵێ ینی بەنیازن لە داهاتوودا گەر چارەسەرێکی بۆ نەکرێت پەنا بۆچی بەرن بۆ نمونە بۆ چارەسەرکردنی ئەم پرسە بە دڵنیاییەوە جارێ کاک حەکیم دۆخەکە بەرەو ئەوە ڕوا خاڵستنوریەکان بکەوتە دەست حکوومەتی ناوەندی کە کەوتە دەست حکوومەتی ناوەندی ئۆتۆماتیکی زۆرێک لەمانات خۆی هەڵەکی دێت. ئەوجا بە دڵنیاییەوە ئەمە بابەتێکی قبولکراو نییە لە ناوخۆی دەوڵەتە لە ناوخۆی عێراقا لە بینی پارێزگاکانی کوردستانە مەفرەزە دانرێت بازگە دانرێت بە زۆر پارە لە خەڵک وەرگیرێت ئێوە دڵنیا بن هەموو ڕێگانەیە گرینە بەر و خۆمان بە پاسەوانی ئەو پارانێ زانین کە بە زۆرەمانە لە خەڵکی وەرەگرن. بەڵێ داوەتان نەکردووە لە سەرۆکایەتی پەرلەمان دانیشتێکی تابەت لەسەر و مەسەلەی ئەنجامدای خۆوەکو و پەرلەمانتاران ناتوانن هیچ بکەن بۆ ڕاگررتنی ئەم پرسە؟ ئێمە یادداشتێکمان لە ڕێی سەرۆکایەتی پەرلەمانەوە ناردووە بۆ حکوومەت هیوادارین وەڵاممان باتەوە بەڵام ئەم سەرۆکایەتی پەرلەمانە بەداخەوە لە ئاست ئەم کارانیە من یەک نمونەی زۆر بەسیتێ بۆ باسەکەم لە حوتی 11دا 12 ئەو مانگی دووە ئێمە ژمارەی یاسایی پەرلەمانتاران ئەوە 3 مانگە داوامان کردووە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و ئەنجومەنی باڵای هەرێمی نەوت و غاز بێتە پەرلەمان لەسەر موچە لەسەر پاشەکەوت
لەسەر هەموو ئەو پارانەی کە ئاڵێن قەرزمان کردو و نازانژێ چی لێە لەسەر ئەوەی کە ئێستا ڕۆژانە نەوتە فرۆشە و نرخی نەوت نزیکە بێتەوە لە 68 دۆلار بەڵام مامۆستا و پێشمەرگە 95 ڕۆژێک موچیان وەرگرتووە لەسەر هەموو ئەو پارانەی کە دیار نییە لەسەر ئەوەی بەهۆی قەرزەکانی ئەمانەوە کە کەس نازانێت چیان لێ کردووە ناتوانین لەگەڵ عێراقا بگەین بە ڕێکەوتن و ئەمەش بێ بەهۆی ئەوەی ساڵی 2010 ساڵێکی ناخۆش و تەنگ بێ بۆ خەڵکی کوردستان بەڵام سەرۆکایەتی پەرلەمان نە یادداشتەکەی نێرێ داوای حکومەتەکە بێت نەفشارەکات بۆیە هەستەکەین پەرلەمانیان کردووە بە کەرەستەیەکی لاواز و بچووک لە بەردەم حکومەتە و خۆیان بە بچووکتر لەگەڵ حکومەتە ئازانین کارگەشتووەتە ئەوەی سەرۆکایەتی پەرلەمان لەبری ئەوەی وەزیرەکان و سەرۆکی حکومەت بانگێشکەن لە پەرلەمانە لە پیچەوەیان نەوەیان بۆ بکەن هەمویان ئەڕۆن بۆ لای وەزیرێک ئەڕۆن بۆ لای وەزیرێک ئەوەی لە هەیبەتی پەرلەمان بزانێت دەزانێت ئەمە چەند قورسە یعنی ئەزانێت چەند قورسە سکرتێری پەرلەمان و زۆرێک لە پەرلەمانتان لە خواری وەزیرە بەڵێ لە چەند ڕۆژی ئایندا لە چەند ڕۆژی ئایندا سەرۆکایەتی پەرلەمان پێشترە عەفوو لە چەند ڕۆژ پێشترە سەرۆکایەتی پەرلەمان و چەند وەزیرێک ڕۆشتبوون بۆ دیوانی وەزارەت بۆ لای وەزیرێک کۆبوونەوەی لەگە ئەمە ئیهانەیە بە پەرلەمان ئەمە بێنرخکردنی پەرلەمانە ئەمە زەعیفکردنی پەرلەمانە ئەمە ڕێز نەگرتنە لە پەرلەمان بەڵامەوە شەیە کە دێن بۆ پەرلەمان لەو ڕۆژانی ڕابردوو دوێنێش وەفدێکی حکومەت لە پەرلەمان بوو ئەوە هیچ نییە ئەم وەفدی حکومەتە بێنە ناو دانیشتنی پەرلەمانەوە لە هیچ شوێنێکی پێڕەوی ناوخوا باس لە کۆبوونەوەی لیژنەی سەرۆکی فراکسیۆن و سەرۆکایەتی پەرلەمان و ئەوە نەکراوە لە قاعەیەکا و کەس نەزانێ ئەوەی کە نوێنەرایەتی پەرلەمانی کوردستانەکە قاعەی پەرلەمانە دانیشتنی پەرلەمانە باشە ئەمەی کە ئەمانەیکەن ئەمە بیدعەیە ینی لە پێڕەوی ناوخوا نییە بەڵێ یەک پرسیاری ترمان لەسەر گومرگی نایاسایی ماوە دواتر دەچین سەر مەسەلەی موچە دوای ناوبڕەکە بەس ئێستا ئەو گومرگە نایاسەتەنە بارگرانیە بۆ ئەو کاسبکارانەی کە لەو ناوچانە کار دەکەن یاخود دوجار لە بارگرانیە بۆ هەموو هاوڵاتیانیش ئەوەی کە لە بازار شتومەک بۆ نمونە گران بێ و مادە خۆراکیانەی کە لەو دەواازانەوە دێنە هەرێمی کوردستان ئەمە کاکێن ئەمە کارێکی نایاساییە پێش هەمووی گەندەڵی و دزیە پێش هەمووی خۆ مەسەن بۆ نمونە ئەمشەوە گەر دزێک بڕاتە سەر ماڵێک و کۆمەڵێک پارەی لێ ببا با هەر یەک ماڵیش زیانی پێ بگا بەڵام ئەمە دزیە ئەمە چێتەگەرایی یاسا قبوڵی ناکا ئەمە لەلایەک لێسەندنی پارەی لە کۆمەڵێک خەڵک بە نایاسایی لەلایەکیکەوە هەموو هاوڵاتیان باچەکەدەن بۆ نمونە بار هەڵگرێک بۆ نمونە بار هەڵگرێک باردێنێ حکومەت گومرگی لێوەرەکی دێت پارەی پشکنینی کاڵاکەی لێوەرەکی دێت پارەی سۆنەری لێوەرەکی دێت پارەی نەقڵبەڕی لێوەرەکی دێت پارەی گەراجانە و ڕێخستنی سیارەی لێوەرەکی دێت ئەو جا نزیکی شارەکانە بێتەوە جارێکتر پارەی سۆنەری و لێوەرەکی دێت من یەک نمونە بۆ باسەکەم لە بازگەی کەڵەوانان بار هەڵگرێک کاتە بوو وتیان وە بێ سۆنەر بکەیت وتبوو کاکە لە برایم خەلیل سۆنەرم کردووە 225 دۆلارم دا وتیانەوە بۆ پارتی ئەمە بۆ یەکێتیە پێیان کردبووەوە یعنی بار هەڵگرێک هەموو ئەم پارانەی لێ ئەسێنیت خۆ لە نەتیجا لە گیرفانی خۆی نادات ئەم نرخەیە خاتە سەر کاڵاکە و نرخی کاڵاکە گرانە بێت لەسەر هاوڵاتیان بەڵێ سوپاس دەکەین ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە قسە لەسەر مەسەلەی کێشەی موچە دەکەین بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان ببین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەخت. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی
گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک عەلی ئەگەر بچینە سەر مەسەلەی باسکردنی موچە بۆچی تاوەکو ئێستا مەسەلەی موچە لە نێوان هەرێم و بەغداد یەکلا نەبووتەوە هیچ بەدوادەچوونێکتان کردووە کۆکاری ئەوەی کە ئەم مەسەلەیە یەکلا نابێتەوە بە تایبەتی مەسەلەی وەزارەتی پەروەردە و تەندروستی کە دەمێک کە وربینیان دەستی پێکردووە چییە؟ بەڵێ سوپاسەکەم وەڵای ئەگەر هەندێک دەرفەتم دەیتی ئەم بابەتە زۆر گرنگە و حەزەکەم هەندێک یاری و ڕوونکردنەوەی پێویستی لەبارەوە بدەم لەبارەی موچ ئەو بڕەپارەی 250 ملیۆن ملیارد دینارەی هاتووە طبعاً ئەمە دعمی بانقی ناوەندی عێراقە بۆ لقی هەولێری بانقی ناوەندی بەڵام نێتی ناردنەکەی بۆ موچەی نێتی ناردنەکەی نەقەرارەکە جارێ نەدراوە بۆ موچەی فەرمانبەران و فەرمانبەران و مامۆسایانی تەندروستی و پەروەردەیە و لە چەند ڕۆژی ئایندا بێگومان قەراری ئەمە درێت بەڵام ئەمە هیچ لە کێشە گەورەکە کەم ناکاتەوە من ئەمەوێ کۆمەڵێک زانیاری نهێنی و مەترسیدار بڵێم ئەرکی من یعنی بابەتەکە ڕەشببینی و گەشتبینی نییە ئەرکی منەوەی ڕاستگۆ بم لەگەڵ خەڵکە و شتی مەترسیدار بەڕێوەی بەداخەوە هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ناتوان ڕێ بکەون لەبەر ئەوەی ئێستا هەرێمی کوردستان قەرزێکی زۆری لایە قەرزی تورکایە قەرزی کۆمپانیەکانی گرینکۆرە ڤیتۆڵە ڕووسنەفتە ترافیگۆرە تا دواتر و قەرزی شەریکاتی بەرەمێنانی نەوتە قەرزی بانقەکانە قەرزی کۆمپانیەکانە زۆرە حکوومەتی عێراق ئامادە نیە ئەم قەرزەی بۆ باتەوە ئەگەر حکوومەتی عێراق قەرزەکە بۆ هەرێمی کوردستان نەداتەوە هەرێمی کوردستان بەڵێ ئێستا حکوومەتی عێراق لە دووڕیانێکایە نایەوێت یا ناتوانێت لەگەڵ نەوتەکە تەسلیمی حکوومەتی هەرێم ناتوانێت نەوتەکە تەسلیمی حکوومەتی عێراقە بۆی ئەو قەرزانە بداتەوە کە نازانین چی لێ هاتووەم پارە من یەک نمونەت بۆ باسەکەم لە شەشمانجی یەکەمی ساڵی 2017 ملیارێک و 252 ملیۆن دۆلاریان بە قەرز وەرگرتووە بە فرۆشتنی نەوت بە پارەی پێشوەقت واتە نەوتی 2019 و 2021 بدەن ئەمە بە پێی قسەی عەلینا بە پێی قسەی راپۆرتی دیلۆیت باشە چیتان لێکرێن پارێ لە حساباتە دیار نییە درابێ بە موچە باش تەنانەت عەبادی بەگاڵتەوە بە برادرانی ئێمەویت و ئەرە بەڕاست ئێوە ئەگەر 22 ملیارد دۆلار قەرزارن ئێوە ئەگەر نەوتان فرۆشتووە بۆ قەرزارن خۆرەوە نەتان داوە بە موچە ئەگەر نەوتان نەفرۆشتووە ئەمە بابەتێکی دیکەیە تۆ نەوت فرۆشتە و قەرزاریشی یعنی کاک حەکیم لە 4 ساڵی ڕابردووە تەنیا نزیکەی 24 ملیارد دۆلار دراوە بە موچە معقولە تۆ 27 ملیارد دۆلار قەرزار بیت عێراق ئەو قەرزت بۆ ناداتەوە باشە کە عێراق قەرزەکانت بۆ ناداتەوە ئەمانیانوێت بەم نەوتە قەرزەکە بنەوە ئەی باش ئەگەر ئەم نەوتە بدەنەوە بە قەرزەکە چی دەن بە موچەی فەرمانبەران و نیوەی پارەی ئەم نەوتە بەپێی راپۆرتی دیلۆیتیش ئەڕوا بۆ کۆمپانیەکانی پارتی و یەکێتی چۆن کۆمپانیەکانی لەگەڵ شەریکەکانی بەرەمێنانی نەوت و لەگەڵ داشکانی نرخ بەڵێ با ئەمەتان بۆ ئاشکراکەم هەر لە سنووری مەنتیقەی یەکێتی بەشێ لەم مەسوولی سەربازی و ئەمنی و ناوخۆ و کە بەشێکیان خۆیان بە خەڵکی ئیسلاحخواز ئەزان
یەک دنیا کۆمپانیان هەیە بە ناوی کۆمپانیای سکیوریتی کێڵگەکانی نەوت، کۆمپانیای خەدەمات و خزمەتگوزاری گویا خزمەتگوزاریە دەن بە کێڵگەکانی نەوت. لە سنووری پارتیش بە هەمان شێوە چەندین کۆمپانیای سکیوریتی و خزمەت 692 ملیۆن دلار تەنیا لە 6 مانگا سەرف کراوە بۆ خزمەتگوزاری کۆمپانیەکانی نەوت بەم ناوانەوە. باشە بەشێکی زۆری ئەم ناوانە بۆ ئەمە خەرج کراوە. نزیکەی 500 ملیۆن دلار دێ بە شەریکەکانی بەرەمهێنانی نەوت. ئەمە جگەلەوەی کە ئێمە بێ پارەی بۆری بدەین و خەزان و چوو. حکوومەتی عێراق ئامادە نیە ئەم پارانە بداتە کۆمپانیەکانی یەکێتی و پارتی، ئامادە نییە لە هەتا لە 140 داهاتی نەوت بداتە کۆمپانیەکانی بەرەمهێنانی نەوت، ئامادە نییە قەرزەکانیش بداتەوە. باشە؟ ئەی تۆ ئەم ئیلتیزاماتانە چۆن پێچێ بجێکەی بۆیە ئەمان ناتوان نەوتەکە بدەن کە نەتوانن نەوتەکە بدەن. حکوومەتی عێراقیش بە دڵنیاییەوە موچەکە نانێرێ. ئیتر ئەمە خۆخەڵەتاندنە، ڕۆژێڵێن لە 110 و ڕۆژێڵێن 12 و ڕۆژێڵێن 7 و کاکە جارێک کێشەی یەکەم با حەلکەین. ئایا حکوومەتی هەرێم ئەتوانێت نەوت بدا بە بەغایە ناتوانێت نەوت بدا. ئەگەر کێشەی یەکەم حەل ناکەی ناتوانانی بچتە کێشەی دووەم و سێم و چوارە. بۆیە با خۆمان نەخەڵەتێنین، با خەڵک نەخەڵەتێنین. بەهۆی سیاسەتی شکست خواردووی پارتی و یەکێتی و گرێبەستەکانیان و ئەو دزی و گەندەڵی و قەرزە زۆرەی هەیە، زۆر بەداخەوە ساڵی 2018 ساڵێکی تەنگ و تاریکە بێ بۆ خەڵکی هەرێمی کورد. بەڵێ کەواتە ئێستا ئەوە کاری ئەوەی کە موچەیەک لا ناکرێتەوە مەسەلەی نەوتە، ئایا ئەوە خەلەلەکە لە حکوومەت هەرێمی یاخود بەغدایە بەڕوونی؟ کاکەگیان خەلەلەکە لە حکوومەتی هەرێم یا بەغا چۆنە؟ طبعا ئەمان ئەڵێن ئەم بڕەپارەیە قەرزاری، مەسەن 10 ملیار دلاری بانکەکان دەستکاری کراوە، تۆ پارەی تورکیا ڕوس نەفت چی هەمووی وەرگرە. جارێ با پرسیارکەن ئەیان پارە بۆ خەڵک سەرف کراوە؟ ئەگەر بۆ خەڵک سەرف کراوە ئەمە بابەتێکە. ئەگەر بۆ مەسوولەکانی یەکێتی و پارتی بردویانە بۆ خۆیان، باشە حکوومەتی عێراقیش نابێ سزای میلەتدا لەبەر مەسوولەکانی یەکێتی و پارتی. فەرموو نێچیروان بەرزانی و قوبات تاڵەبانی بن بە مەحکەمە، پارەکانیان پێ بێننەوە بۆ سزای هەموو خەڵکی کوردستانە دەن. یعنی حکوومەتی عێراقیش غەدر لە ئێمەکە. یعنی تاوانی مامۆستایەکی داما و چییە سەرۆکایەتی حکوومەت نەوتی ئەم وڵاتەی تاڵان فرۆش کردووە؟ تاوانی مامۆستایەکی قوربەسەر چییە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەرفەتی داوە مەسوولەکانی پارتی یەکێتی بەناوی جیازەوە پارەی نەوت بدەن؟ تاوانی خەڵکی کوردستان چییە پارەی نەوتە چێتە بانکی کوردستانەوە لەم وەسعەشا کە خەڵک نان نییە بیخوا بەس لە ئاڵ و گۆڕی دراوە مانگانە 20 ملیۆن دلاری دەسەکەوێ. با حکوومەتی عێراق ئەبوو بێت لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت هەم ئیجراعاتانە بکە، نەک بێت سزای هەموو خەڵکی کوردستان بکە لەگەڵ دووسێ شوێن، بەڵام خەڵکی کوردستانیش مەسوولە. لە ئینتیخاباتە دیسانەوە دەنگەداتەوە بەمانە، ئەمانیش تووشێن لەوەی کە ئەمانەی هەڵبژات، لەوەی کە دەنگیان پێداتەوە جارێکی تر. خۆ ئەگەر لە هەڵبژاردنی پەرلەمانی عێراقا خەڵک دەنگ بەمانە نەدات، ئەو بەرەی نیشتیمانە ئەو هێزە نوێیانەی کە دروست بوون 30 کورسی بێنن 40 کورسی بێنن، ئەوە نەچن لە بەقا نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەن، دەنگیان بەرز و دلێرە. ئەڵێ نابێ خەڵکی ئێمە موچەی ببڕێ و موچەی بخورێ، ئەگەر ئەمانە خواردووە فەرم و پەلکێشی مەحکەمەیان کە. بۆیە خەڵکیش مەسئولە و بەشێکی ئەرکەکە لەسەر شانی ئێمەیە، بەشێکی ئەرکەکە لەسەر شانی خەڵکە، بەشێکی ئەرکەکە لەسەر شانی حکوومەتی عێراق. بەڵام بەرپرسی شەیە و پەیامەی بۆ وڵاتیان نردووە ئێمە 100 کورسیمانە بێ، یەک کورسیمانە بێ وەکو یەک. ئابا ئەوان یەک کورسی بێرن، ئەو کاتە ئێمەش جوابیانە دەینەوە 100 هەبێ و یەک هەبێ وەکو یەکە. باشە بەس بەڕێزت وتت ئەمە ناڕوە، ئەمە ناڕوە. ڕەنگە کاک حەکیم ئەم قسانە ماوەیەک بڕوە بنازی بەوەی کە هێزی چەکدارم هەیە و بە زۆر سەرانە لە خەڵک وەرەگرم و گومرگی نایاسایی دانێم و لەگەڵ فڵان کەسە هەر یەکەمان پشکمانە بێت لە چی و لە چیە. وردە ئەمە کاڵە بێتەوە، دڵنیا بن ئەوەشیان بۆ ناچێتە سەر هێزی چەکداریانە بێ، هەمووی ڕێکە کرێتەوە. بەڵێ بەڕێزت وتت لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا حکوومەت هەرێم 24 ملیار دلاری بۆ موچە سەرف کردووە و 27 ملیار دلاریش خەرزدارە؟ خۆیان ئەڵێن 27 ملیار دلار قەرزارین، باشە؟ و منیش ئەڵێم بەڵام نازانین ئەم پارە کە قەرزیان کردووە چیان لاتەوە. مەسەڵەن خەڵکێکەیە ڕەخنەیەگری ئەڵێن مەڵێن قەرزارن، کاکە قەرزارن
تۆ ئەبێ بڵێ ئەم پارەتان چی لێ کردووە چونکە من مستەمسەکم لایە 10 ملیار دۆلاری پانقەکانیان دەرهێناوە مستەمسەکم لایە نەوتی کوردستانی 2019 و 2021 و 22 فرۆشتە و پارەکەیان وەرگرتووە راپۆرتی دیلۆیت وا دەڵێ ڕوسنەفتخۆی وا دەڵێ ئەردۆغان وا دەڵێ کەواتە پارەکە وەرگیراوە من ناتوانم بڵێم وەرنەگیراوە من ئەڵێ من پارە قەرز کراوە باشە بەڵام نەخراوەتە خزمەتی خەڵک بۆ ئەمانە بووە ناتوانم بڵێ من پارە قەرز نەکراوە چونکە قەرز کراوە بەڵام پێتەڵێم ئەمە معادلەیەکی ڕاضیاتە کاکە تۆ 24 ملیاری داوە بە موچە ینی چی 27 ملیار دۆلار قەرزاری عەبادیش تێناگا کەس تێناگا ئێمەش تێناگەین بەڵێ ئێستا چارەسەر چیە بۆ پرسی موچەکە بەڕێز دەڵێ یەکێک لە گرفتەکان مەسلەی نەوتە کە تا ئێستا بەرەوپێش چوونیایی چارەسەری تر چییە لە ناوخۆی هەرێمە تاکسازی بکرێ بۆ مەسلەی دابینکردنی موچە یاخود ئەرکیلانەکانی ترە فشار دروست بکەن بۆی کە لەگەڵ بەغداد بگەنە ڕێکەوتنێک وڵی کاک حەکیم زۆر بە ڕاشکاوی یعنی خۆ چی ماوە نەیڵێن ئێمە کام فشارمانەیکەین چی مستەمسەک نەمانەیکەن چی لە پەرلەمان نەمانەیکەن چی نەما خەڵک لەسەر جادە نەیڵێ من گەشتومەتە و قەناعەتە تاوەکو پارتی و یەکێتی لەسەر حکم بن مەحاڵە ژیانی خەڵک باش یعنی مەحاڵە پێیان بڵێت و قسەی خۆش و کۆ بیتەوە لەگەڵ یان ناو پێیان بڵێ ئەمە بکەن و ئەوانش بڵێ ئەیکەین و دوای نایکەن ئەمە تاقی کراوە لە سەد کۆبوونەوە من خۆمەمانەمان هەمووی باس کرد ینی استیفادەی نییە حل ئەوەیە ساڵی 2010 ساڵی هەڵبژاردنەکانە ئەگەر خەڵک دیسانەوە دەنگیان پێ بداتەوە کەواتە ئەم خەڵکە مستحق ئەمانە حەلیکە حکمیان کەن و ئەم خەڵکە شایانی ئەوە نییە موچەی هەبێت ئەگەر خەڵکیش دەنگی دا بە یەکێکی تر ئیتر پێویستە ئەو کەسە مەسئولیت هەڵگێ لەگەڵ بەقا حەلکە چارەسەر و ئەو دۆسیانەی مەحکەمەیەک لای بکاتەوە وە ژیانێکی شەرەفمەندانە بۆ تاکی کورد بگەڕێنێتەوە بەڵێ زۆر باش بەزەوەی کە پێشتر بەڕێزت زانیاری تاو ئەو خەڵکەی تریش بێگومان ئەو خەڵکەی تریش بێگومان کاکئین حەکیم ئەو خەڵکەی تریش بێگومان تاقی بۆتەوە ئەوان تاقی بوونەوە کە خەڵکێکن دەست و ویژدانیان جێگەی متمانە نییە خەڵکێکی تریش تۆ مەسەلەن ئەمین ڕێخەری گشتی گۆڕان وەرگرە ئەمیری کۆمەڵی ئیسلامی وەرگرە ئەمانەش تاقی بوونەتەوە لە 30 ساڵی ڕابردووە مەسئول نین لەوەی دۆلارێکیان چی بێ لە وڵاتە کەواتە هەردوو لا تاقی بوونەتەوە خەڵک دیارە ئەوانە چیان هەیە ئەوانی تریش دیارە چیان هەیە بیویستیانە ئێستا ئەوانەی کە لە کۆمەڵ و گۆڕان و دۆستەکانی گۆڕان و کۆمەڵن ئەیانتوانی وەکوانی تر دەوڵەمەند بوون ئێستا خەڵک خۆی هەردوو وێنەکەی لە پێش چاوە ئەمە هەڵەبژێرێ فەرم و پیرۆز بێ و بەڵام ئاوان 95 زۆر جارێ موچە وەرەگری و سەرانە لێسێن و دزی لێکەن و تێتەڵەدەن و ڕۆژنامە نووسە کوژن و دوو ئیدارەی یەکەن ئەگەریش ئەتەوێ ژیانێکی شەرەفمەردانەوە بێ فەرمەوە خەڵکی ترە تاقی بۆتەوە لە خەباتە لە ڕابردووە تاقی بۆتەوە بەڵێ کەواتە ئێستا جگە لە مەسلەی هەڵبژاردنەکان هیچ ڕێگە چارێکی دیکە نیە بۆ باشکردنی موچە بۆ ڕزگاربوونی خەڵک لەو بارودۆخەی کە تێیدایە بەپێی تەجروبەی خۆم کاک حەکیم ئێمە لە خۆپشاندانەکانە کۆمەڵی ئۆفەرمان لە پێش بوو معلوماتمان هەبوو بەشێ لە ناو یەکێتی هەر بە مەبەستەوە ویستیان خۆپشاندانەکان بەلاڕێیا بنن حکمی سەربازی گرتنی خەڵک سزادان ئازار بۆ ئەوەی هەڵبژاردن نەکرێ بۆ ئەوەی بە زەبری هێز و چەکدار لەسەر خەڵک بمێنەوە پێویستیشی کرد وەکو سووریای لێکەن هیچ دڵنیا بە لەوەی ئەمانە چونکە یەکێ دزی کرد لە مناڵی شەهید یەکێ دزی کرد لە مناڵی ئەنفال یەکێ دزی کرد لە پیاوێکی پیری 80 ساڵە کە خەریکی حەمباڵیە لە بازاڕە دەست بۆ هەموو شتێکە بە مەناعەتیان نەبوو وەکو سووریای لێ بکەن بەشێکیش لە پارتی بۆ ئەوەی ناڕزایی نەگاتێرە مەناعەتی نەبوو بیکا بە دوو ئیدارەی ئێمە هەموو ئەمانە بەرچاومان ڕوون بوو ئێمە نەمانویست بێ بە سووریا بە دڵنیاییەوە ئێسش نامانوێ بێ بە سووریا و قسەکردنیش ئەوە سنوورەکەی ماوەتەوە هەڵبژاردن ئێستا دۆخی هەیە هەڵبژاردنی عێراق تا ڕادەیەکی باش تەزویر و ساختەکاریتیانە بکرێت چەند کاتژمێرێ دوای ئەوە نەتیجە ئەلان کرێت بە پەنجەمۆر بێت بایۆمەتری بێت من پێم وایە هەڵبژاردننی شاڕێی گۆڕانکاریە و ئەگەر زۆرینەی خەڵکیش دەنگیان بە پارتی و یەکێتیدا دیسانەوە حکمیان کا دەیەخوا پیرۆزیان بێ بێموچەی و بێنانی و بێژیانی بەڵێ بەس بۆ مەسلەی موچەکە ئەوەی کە بەڕێز وتت زانیاریە ئاگەر زانیارە لە کێتان وەرتووە ئێستا گفتی گەورە مەسلەی نەوتە تا لەسەر مەسلەی نەوت ڕێک نەکەون حکوومەتی عێراقی موچە نانێرێت
ئەوەی کە ئێمە دەستمان کەوتووە لە بەغداوە حکوومەتی عێراق من پێتەڵێم لە چەند ڕۆژی ئایندا خۆیان وتویانە ورد بە ئێمەش وردبینیەکە تەواو ببێت کە قەرارە تەواو بێت موچەی پەروەردە و تەندروستیە دەن زیاتر وەک بابەتێکی سیاسی بۆ ئەوەی لە مەحفەلی دەولی و لەوانە بڵێنەوە ئێمە نێتمان پاکە و موچەکە دەین ئەوە هەرێمی کوردستانە نەوتەکەی ڕادەست ناکە چونکە سندوقی نەقدی دەولیش لەسەر خەتە و زەختی لە هەردوو لا کردووە بۆ ئەوەی بگەن بە ڕێکەوتن ئەڵێ فەرموو ئەوەی ئەمە دەستمان بردە پێشەوە بۆ ڕێکەوتن بەڵام ئەوە هەرێمی کوردستانە التیزام ناکە ئیتر دوای ئەوە ڕەنگەی من پێتەڵێم کێشەی گەورە دۆسیەی نەوت سێشتە قەرزەکانی سەر هەرێمی کوردستان استحقاقی کۆمپانیەکان ئەو تێچوونە زۆرەی نەوتێتی بەهۆی کۆمپانیەکانی پارتیەکێتیەوە کە پارێکی زۆر بخۆیان بەڵێ ینی پێشبینی دەکرێت ئەو زانێڕێک کە وەرتانگرتووە موچەیەک لانی کەم بێت بۆ وەزارەتی تەندروستی و پەروەردە پارەکە هاتووە دوای وردبینیە بێ ئەمری سەرفەکەی بێت ئەی بۆ وەزارەتەکانی تر هیچ شتێک لە ئارادا نییە وردبینیەکە ئەکرێت بەڵام دیسانەوە تەکی دەکەمەوە کاک حەکیم نەگەن بە ڕێکەوتن قورسە بیدەن قورسە تەسەورکە عەبادیش لە پێش انتخابە پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستانش خۆی نەوتەکەی بفرۆشێ و داهاتە فیدراڵەکانیش نەدا وە کێشەکە خراپترە بێ ینی بە مەحەل نابێت ئەگەر هەرێمی کوردستانش خۆی نەوتەکەی بفرۆشێت کێشەکان کۆتایی نایەت یعنی ئەگەر موچەش نەدرێت چکە و کاتەوە بیرەکاتەوە خۆی خاڵە سنووریەکان بگرێتەوە و بیرەکاتەوە کێڵگەی نەوتی خورمەڵەش ببا کە 150,000 بەرمیلە کێڵگەی نەوتی خورمەڵە لە نەوتی کوردستان دەرکەی هیچی وای نامێنێ ئەو کاتە نەنەوتەکە تەمێنێت تەسلیمیکەی نەنەوتەکە تەمێنێ قەرزی پێ بدەیتەوە نەتوانای دانەوەی موچەش دەبێت بەڵام ئەگەر لەگەڵ بەغداد کە بەرز دەڵی قورسە ڕێبکەون بە تایبەت لەسەر مەسەلەی ئەوەی کە خەرجێکی زۆر هاتووتە سەر هەرێم ئەی بەبێ بەغداد بۆ ساڵی 2010 کە نرخی نەوت بەرز بۆتەوە ناتوانن موچەی خەڵک باش بکەن مەوەسم حکوومەتی هەرێمە خۆی کێشەکە ئەوەیە کاک حەکیم دیار نییە پارەی نەوتەکە چی لێت خۆ من پێتەڵێم ئێسش بە کۆی گشتی نەوتی پاڵاوتنی ناوخۆ و هەناردەیەک رێگاتە 300,000 بەرمیل ئەم 300,000 بەرمیلەش ئەگەر لە هەر بەرمیلێک 50 دۆلاریش بمێنێتەوە و بە ڕێکوپێکی بێت و لە ژێردەسی حکوومەتا بێت و باش سەرفکێ و ئیسلاح کرێ بەشی موچەیەکە بەڵام ئەمانە ناکەن کەس نازانێت چی لێکەن من پێم وتی بەشێکی ئەدێ بە استحقاقی شەریکان بۆی خراپی عەقدەکانەوە کراوە بەشێکی ترێ دێ بە کۆمپانیەکانی پارتی وێکێتی بشێکی تری پارەکە دیار نامێنێت بەشێکی ئەڵێ نەیدەن بە قەرز بانکی کوردستان ئێستا شەر بە 120 دۆلار بۆ 120 کەم تریش دۆلارەکە گۆڕێتەوە ئیتر خۆشی چی وای نامێنێتەوە بگا بە خەڵک بەڵێ ئەی ئێستا ئەگەر لەگەڵ بەغداد ڕێک نەکەون بەم شێوە سیاسەتە نەوتیە دۆخی موچە خراپتر دەبێت ئەگەر لەگەڵ بەغداد لانی کەم بۆی ناکۆکی لەسەر نەوت من پێم وایە هەرێمی کوردستان من پێم وایە ئەگەر بەڵێ پێم وایە ئەگەر لەگەڵ بەغار ڕێک نەکەون ئەگەر ئەم گەندەڵی و قەرز و بردنە دەرەوەی پارە و ئەمانە نهێنرێتەوە و چاک نەکرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە سایەی و شێردەسی یەکێتی و پارتیا تووشی داڕوخانێکە بێت هەڵسانەوەی ئێجگار قورسە چکە ئەم قەرزانەر قەرز نین ئەمە فائیدەی لەسەرە سوودی لەسەر ئەم سوودانە ساڵ بە ساڵ زیاد دەکات کەڵەکەی بێت لە نەتیجە هەرێمی کوردستان مەدەل حیات توانای هەڵسانەوەی نامێنێت بۆیە بێت ئێستا فریایکەوی بەیانی فریایکەوی ئەگەرنا من خەڵکی کوردستان دڵنیاکەمەوە ئەم سیاسەتی حکومڕانیە بەردەوام بێت تووشی دۆخێکە من لە چەند ساڵی ئایندا ینی بە ئەندازەیەکی زۆر خراپ و تەسەوری خراپیەکەی ناکەن بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان